سڵاوتان لەبێت بینەران و بیسەرانی ئێمە لە بەیانی 24 هیوادارم کە لە هەر کوێیەکن لە شتان ساغ بێت تەندروست بن کەش و هەواکەی زۆر ساردە زۆر ئاگاداری تەندروستی خۆتان بن ئەم بەیانیە لەگەڵ ئێمە کە کوپێک قاوە یا کوپێک چا ئەخۆنەوە لەگەڵ بەرچایی ئەم بەیانیەتان بەیانی 24تان لەگەڵ ئەبێت چونکە سەبارەت بە کۆشکی دێرینی ئیسحاق پاشا لە پارێزگای ئاگری باکووری کوردستان قسەشەکەین کە بەهۆی بەفربارینەوە سەر لە نوێ سپی پۆشیوە و ئەوە شوای کردو هێندەی دیکە گەشتیار ڕوو بکەنە ئەو ناوچەیە و ئەو دیمەنە جوانە و ناوازانە ببینن. ئەمڕۆ لە ئەمریکا وڵاتانی ئەوروپی بە ڕۆژی نەتەوەیی بۆ کیتۆ دەستنیشان کراوە. لە کوردستان زیاتر لە ساڵێکە هاوڵاتیان بەم جۆرە لە ڕژیمی خۆراکی بۆ داڵبەزاندنی کێشیان ئاشنا بوونە. لە پرۆگرامی ئەمڕۆ لایەنی ئەرێنی و نەرێنیەکانی ئەو جۆرە ڕژیمەتان بۆ باسەکەم ئەوانەی کە کیتۆکەن لەگەڵم بن و ئەوانیش کە بەتەمان کیتۆ بکەن دیسان و هەر لەگەڵم بن بزانن ئەمڕۆ چیمان پێ بۆ ئێوە. فەرهەنگی ژاپۆنیەکان لە زۆربەی وڵاتان دەکرێت بڵێن نمایش دەکرێت. قوتابخانەیەکیش لە شاری هۆبرات لە ئوسترالیا هۆنەری ژاپۆنی تەپڵێدانی تایکۆ فێری قوتابیەکانیان ئەکەن. جگە لەلایەنی مۆسیقی قوتابیەکانیان فێری کللتوری جیاواز و ڕێزگرتن لە یەکتر دەبن. تەپڵێدانەکەش دەبێتە یارمەتی دەرێک بۆ ئارامبوونەوەی دەرونیان. هەر لە کۆشکی ئیسحاقەکەەوە دەست پێەکەین کە کۆشکی دێرینی ئیسحاق پاشا کە ئیسحاق پاشا بووە لە پارێزگای ئاگری باکووری کوردستان بەهۆی بەفربارینەوە سەر لە نوێ بووە بە بووک و سپی پۆشی. کۆشکەکە کە 1900 متر لە ئاز دەریاوە بەرزە لەم وەرزەشە گەشتیارێکی زۆر ڕۆژانە سەردانی دەکەن و دیمەنێکی زۆر جوان و دڵڕفێنی هەیە ئێمەش پێکەوە بینەریە بین. کۆشکی ئیسحاق پاشا تارای سپی پۆشی کۆشکی دێرینی ئیسحاق پاشا کە دەکەوێتە شارۆچکەی بایەزید لە پارێزگای ئاگری بەهۆی بەفربارینەوە سەر لە نوێ سپی پۆشی. کۆشکەکە هەر وەرزە و جوانێکی تایبەتی هەیە. ئەو گەشتیارانەی سەردانی ناوچەکەیان کردووە هەڵی بینینی کۆشکەکەیان بۆ ڕەخسا کە تارای سپی پۆشیوە و بە کۆشکە مێژویەکە و دەوروبەریدا گەڕان و وێنەیان گرت. دەردۆراوەی بەرفە دیمەنەکی گەلک جوانە. وێ کۆشکی 180 ژوور هەنە. چیای ئاگرێژی گەلکی جوانە. سروشتێکی بالکێش هەیە. بڕاستی گەلک بدلێ منە. Anlattığına göre 180 tane odası bulunan کۆشکی ئیسحاق پاشا دوای مۆنومنتی گەورەی سەردەمی ئیمپراتۆریەتی عوسمانیە کە لە ساڵی 1685 زایانی دەست بە دروستکردنی کراوە و ساڵی 1784 تەواو کراوە. لە دروستکردنیدا دیزایانی سەلجوقی، عوسمانی، جۆرجی، فارسی و ئەرمەنی تێکەڵ کراوە. ئەم کۆشکە کە لەسەر بەرزایەکی شارۆچکەکەی دروست کراوە 1900 متر لە ئاستی ڕووی دەریاوە بەرزە و ناوی لە لیستی میراتی جیهانی یونسکۆدایە و لە وەرزی زستانیشدا پێشوازی لە گەشتیاران دەکات. بۆی کە حکوومەتی هەرێمی کوردستان زیاتر یارمەتی هاوڵاتیان بدات کە بەرەنگاری کۆرۆنا ببنەوە ئەویش بێگومان بە پێدانی ڤاکسین و وەرگرتنی ڤاکسینە کە هاوڵاتیان ڤاکسین وەربگرن و دەبێ هاوڵاتیان خۆیان هەست بەو بەرپرسیارەتیە بکەن. جگە لەوە ئەو بەشەی کە ڤاکسین لێ نادەن دیارە حکوومەتی هەرێمی کوردستانیش چەند بڕیارێکی سەبارەت بەوە دەرکردووە کە دوێنێ لێژنەی باڵای بەرەنگاربوونەوەی کۆرۆنا کۆبوونەوە و کۆمەڵێک بڕیاریان دەرکردووە. لەوانە یەکێک لە بڕیارەکان ئەوەیە کە فەرمانبەران تا 20 ئەم مانگە بێتوە کە ڤاکسین وەربگرن. لەبەرەی جێبەجێکردنی ئەو بڕیارە ئێمە دەچینە دهۆک لەوێەوە پەیامدێرمان مەسعود محەممەد لەگەڵمانە. مەسعود بەیانیت باش هیوادارم کە تەندروست بیت. مەسعود باسی بڕیارەکەم بە گشتی بۆ بکە تا چەندێک بواری ئەوە هەیە کە تا 20 مانگ سەرجەم فەرمانبەران ڤاکسین وەربگرن بە گشتی باسی ئەو بڕیارم بۆ بکە.
باشه رجا بخیر بیتن دیاره یا پیشبینی کری بو ریوبریا تنروسیا پرزگادو کش بریا مهک جی هجداریا هندا بو کل ناوراستا مها ایک کش دی و مهدس بکتن حتی کو بیستی مها ایک پلکا دیا کرونا سر پرزگادو که هرما کردستان و بیتن اجبر وجی همه آماده کاریاتی نکردن دا کو خلک هرما کردستان گشتی پاراستی بتش ماتر سوی ویروسی نیترین بریار دا جی دیاره کو دهی لجنا بلنداری پریبونا کرونا الهولیر کم بو هندک بریارت نو در کرنا شوانا جی کو حتی کو بیستی و مهد ویتن همو فرمان بر تایبتی خودانکار واکسینی ور بگرن و ایدی شوری پیوانیش ایکی مها بهتن ان دسپیکا مها دو هر کسی که هر دو واکسین ندانا بن هر دو قرچ یعنی بجم کارتا واکسینی دیال دانا بیتن نه معاملات ویل دامو دزگن حکومت نجیل جنگشتی اوتکاریتن سردانوام کتن یعنی بیتن پشکنینا کرونا ما 48 دم جمیران داد گل دا بیتن دا کبزان کنف میکانیزم هنه دی چه در باز بیتن و آیات شیانن ریوبریا گشت تنورسیا پرزگادو که ده هیا کود ویده ممایدا افخل که همو بیت واکسین دان میوانه که من هاوجی جا حمزه رازیکی پیف داره تنورسیا پرزگادو که گاک حمزه جار از وی پرساری دست بکم آیا پارێزگادو کە هاتانم کە چەند خەڵک هاتیە ڤاکسیندان بله زۆر سپاس ما بەتر 600,000 کەسە مەید ڤاکسیندان هاتنە کرد پارێزگەهادو کێشوانە 358,000 ئەو کەسن کۆ ژەمێکا ڤاکسینە وەرگرتی 275,000 پتر ئەوەن ئەوێت کۆ هەردوو ژەمێت ڤاکسینی وەرگرتین ئەفرەژە بۆ پارێزگەهادوکێ یا پێشبینی کردی بوو ینی ئەو پلانە کۆ وقت خود هات یا دانان که هر پارێزگەهە کا هەرێما کوردستان العراق پێتیوی 20 ڤاکسین دانتن نو کەمیش ڕۆژی دەرباز بوون یعنی ئەگەر ئەمسەر هەژدە ساڵی دا حساب کەم مەلدوری 40 خەڵکی ڤاکسین داد پارێزگەهادوکێ ڕۆژانە ئەف پرۆسەیا بەردامە دوورێت 6 بنگهێت ڤاکسین دانێ نو کەمەیتەن پارێزگەهادوکێت گەل هەندێژی ما هەندێک تیمێت گەڕۆکی تەنک و ئەو جهێت پێتیوی بن ئەم قەستەوەڵات کەین بۆ هەندێک کوان بشن خەڵکی پتر ڤاکسین بدەین 600,000 بار معنی ئەمشین بژین نیڤە خەڵکی پارێزگادو کە هاتیە ڤاکسیندان بله ئەوەن ئەیت کۆ ینی شوەیەکی گشتی ژەم وەرگرتی ینی نه ئەمە گوت ینی 358,000 ئەوەن کۆ ژەمێکی وەرگرتی ئەمە ڕێژایەکە باشە ینی ئەگەر ئەم بەراورد بکەین دگەل پارێزگەهێن دیتر یان هەرێما کوردستان و عراق ئەس بارکەم دهۆکیش ینی دەستپێکیە باشه او دمی وزارت دست نشان کردی که حتی که 20 مهد وطن همی فرمان بر بنا واکسیندان شیان ریوبریا و دهیا که خلک مایی طيبتي اول دام دزگت حکومی شد کنه و جنگشتی شد کن واکسین تن ما السنوري بارزجها دهوكي ما زيكا في بروسا دست بكري براستي يعني بريم نو كاجي ما هجماركا جلك يازور يا فرمان برا اوید کو دلیوه بو پیدا نبوی قصد بنگهید می واکسین دانانه بکن امی چون مثلا داناره ببری توید کری اوا دما برهف کاری تات نیکنم بو هندی ام بشه نا فرمانگهید تو دا او فرمان بر بین واکسین دان هر واسا بلی فرمان برا ما دست بیکر بود گل خطابیات گل حوالاتیاجی ما هندک تیم پیک ایناینک و روزانه خدمت حوالاتیان داد کن داكو بروسا نراسيتن ما تيم سبيدا يو ايفاريان هنا يعني هر دمك خلكه كي دليفا نبيت سبيدي قصه بنجي بكتن شيتن ايفاري بانيتن او فرمان جهين دي ترجين حكومه ربابري تشاربابري بن ربابري انجشتيبن هر دمك كو اوان امدا بنا خود ديار كير كو فرمان بريدات امادن فاكسين دانن ما تيمت جاروكيتين ودي سلدانوان كين دي خدماتها كان بوند كوان بشي فاكسين بدين قال حمزه ديار فاكسين بو ناتشاري خلكت في بزانت انه كال تشجل تشبنجاشن فاكسين بدانن ومرجت دانانا فاكسين شنو كان انه كما الهمي بنجها كبر انه كما هين براستي البارزجها دهوكي ما جلك بنجهت يعني ما النوكل بارزجها دهوكي ما بنجهك هيك دو بنجهت ايفاريا ميتين براستي كل بازار دهوكي ودي صار ما بنجه بلا ما بنجهك دي ترهب كبر نوكل بالودروش اباب نوكات بجوهاستن بو بو ربابریا چالاکت ورزشی سر ربابریا گشتیا پرورده پارزگاه دهوکی بدیسان هر وصل ناف سنتر پارزگاه دهوکی ما بنگه نزار که هیا ما بنگه خبات هیا ما بنگه بهدینان هر کسی که سر 12 سالی دابیتن شیتن واکسینی ول بگریتن لوری نوجاده کی هی یعنی هندک بسیارش آرستوی کسی که کو واکسینی ول بگریتن اگر هاتو چارش نبن واکسین تدادن حتی نو که او کسی کو پارزگاه دهوکی واکسین ول گرتی سپاس بو خود کو چارش جه پیدا نبونه و همیل دیف مرجع بونه نو کما وکو بیجن جماسیج دست بگیری سنوری پارزگاه دهو که حتی نو که پدر کسن دیار کریه
او هر کسی که سر 6 سالی دا بیتن چون که پروسه هوست خازتن پیتویش عملیات مازن بده دست بکنن پاشید بچیک حتی نکر پارزگاه دو که پتر 350 کسا جماسیا واکسینی جوار گرتی کاک حمزه از پرسجی کم سبارت در کنا ویزا کارت اجبار کل گوری بریار وزارت و تنودی ویزا کارت که خلکی بیتن ویزا کارت حتی نکه بو چند صد خلک پارزگاه دو که در کتیه هر کسی راستی ویزا کارت نه مرجع و هر کسی که واکسینی بدانیتن ویزا کارت بیتن چون که ویزا کارت پتر بوان کسا ابد کو گشت در به ولاتی بکن هر کسی که اگر پاسپورت نبیتن ویزا کارت بناه تا شکنش کو پیتی بنا کردن ام کارت که دینه هر کسی کو واکسین دانیتن او شیتن کوی کارت نو که جبلي كو سردانا ربابريا بكاتن شيتن حتى سردان هندك ولاتين تترجي بكاتن تمام خلاص بو بس كرم خب كورتي روشا كورونا الدو که چاوه روشا كورونا اگرم براور بكن افرو تقال سيروجي در باز بوي براسي رجا يزور بوي سيروجي در باز بوي ما هندك رجا هشت حتى يازا حالتها بون 20 جمريت بوري دا مسيو سي حالتي تاني اگر تو بيجي تقريبا بتر شيء صديا زيدا بوي خوش بن بگمان الداوی آماجب آمارن سرتا سری پارزگادو که کمش دست بکی وره حتی نو که از 329,000 کس سنوری و پارزگاه توش ویروس کرونا بوینه بجه همین جورت کرونا مخابنی و 1777 کساجی حتی نو که بسد ما ویروس کرونا جان خوش دست داینه بەڵێ زۆر سپاس بۆ تۆ مەسعود ئەم بانێ لەگەڵمان بوویت و ئاگادارت کردینەوە لە زۆربەی وردەکارەکانی ئەو بڕیارە سپاس دەکەم. دوای نزیکەی 2 ساڵ گۆڕەپانی خلیسکانەی خۆشاکۆی پارێزگای ورمێ بەڕووی هاوڵاتیان کرایەوە. بێگومان لە وەرزی سەرما و زستانە ئەو شوێنە بەفرەیگرێتەوە و هەر لە مێژە ئەتوانین بڵێن لە 1990 بە فەرمی ئەو شوێنە کراوەتەوە یەکێکە لە گەورەترین گۆڕەپانەکانی خلیسکانەی ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان بەتایبەتی. بەڵام لەگەڵەوەشا کەمترین خزمەتگوزاری بۆ چووە. هاوڵاتیانی دەڤەری تەرگەوەری ورمێ باز لەوەکەن کە ئەگەر ئاوڕێک لە خۆشاکۆ بدرێتەوە ئەوە ئەو شوێنە بێتە گۆڕەپانێکی نێودەوڵەتی. دوای 2 ساڵ شوێنی خلیسکانەی خۆشاکۆی ورمێ کرایەوە تاکە گۆڕەپانی خلیسکانی ڕۆژهەڵاتی کوردستان کە وەکو گەورەترین گۆڕەپانی ڕۆژئاوای ئێرانیش ناسراوە. بەهۆی تەشەنەکردنی کۆرۆنا و کۆنبوونی تەلەفریکەکەوە بۆ ماوەی 700 ڕۆژ داخرابوو. بەڵام ئەم ساڵ بەفرێکی زۆری لێکەوتووە و بۆ جارێکی تر بەڕووی هاوڵاتیاندا کرایەوە. سکیما تقریبا 700 روز بود 2 سال بود تعطیل بود به خاطر شرایط کرونایی و فرسودگی بالابر ما فلزی و بشقابی که مهنه 3 بالابر کاملا معانین بالابرانه 10 روزا دمانی همو تعمیر کن کلا بازسازی بون. بە بەردەوامی لە زستاندا بەفرێکی زۆر لەو ناوچەیە دەبارێت بەڵام بۆ یەکەم جار لە ساڵی 1990 وەکو گۆڕەپانێکی پرۆفیشناڵی خلیسکانەی لێهات. ئەگەرچی خۆشاکۆ ناوی گوندێکی نزیک ئەو شوێنەیە بەڵام لە ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان خۆشاکۆ بە شوێنی خلیسکانێ دەناسن. هەموو تایبەتمەندی سروشتیەکانی بۆ گۆڕەپانێکی خلیسکانەی پرۆفیشناڵ تێدایە بەڵام خزمەتگوزاری زۆر کەمی تێدایە. هاوڵاتیان دەڵێن ئەگەر حکوومەت ئاوڕی لێبداتەوە وەکو شوێنێکی نێودەوڵەتی لێدێت و وەرزشوانان لە هەموو شوێنێکەوە سەردانی دەکەن. اگر درست بیتم معرفی کردن لاقلیم ترکادا لمنطقه که گرمسیر و که عراقی ل دوربرین مولات دوربرین استانه دوربرین حتی جنوب مولات ایران داده بشتن هزاران کسا بکشته ایره هندقت بکن ایره حتی در حد سویت یا هتل یا اتاق یا مهمانسرا چنین کسک بیتن آخر هفته که ببین تا ایره و به هر حال بشتن استفاده بکن لا طبیعت و منطقه و لەگەڵ هەموو ئەو کەم کوڕیانەی لە ڕووی خزمەتگوزاری لێرە هەن بەڵام لە وەرزی زستاندا گەشتیارێکی زۆر لە شارەکانی دیکەی ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران بەگشتی سەردانی شوێنی خلیسکانەی خۆشاکۆ دەکەن. وەرزشوانان ڕاهێنانی تێدا دەکەن و هاوڵاتیانی ئاسایش ڕۆژێکی خۆشی تێدا بەڕێ دەکەن. هەر هونەرمەندێک هەستێکی نیشتیمان پەروەری هەبێت لە ڕێی هونەرەکەیەوە ئەو هەستە دەرەبڕێت. فۆتۆگرافەرێکی جەزیرە بۆتانی باکووری کوردستان 42 ساڵە شایەتی خەم و شادیەکانی کۆمەڵگەکەیەتی و بە کامێرەکەی وێنەیان دەگرێت. ئێستا ئەو هونەرمەندە لە کارگەیەکدا کار بۆ ئەوە ئاکات وێنە مێژوویەکان ئامادە بکات و باڵەخانە مێژوویەکان بۆ نەوەی نوێ سەرنجڕاکێش بکات و
و مێژووی کوردیان لە ڕێی وێنەکانیانەوە پێ بناسبێت. ژیانێک ku di ber kêşana wêneyan de hatî terxankirin. Wênekêşek ku bi salan e şahidiya şîn û şahiyên milletê xwe dike. Wênekêş Ramazan İmraxê ku li Cizîra Botan de jî 42 salin wêneyan dikêşe. Mekîneya xwe ya wêneyan kiriye rêhevalê xwe û kêliyên demê yên balkêş, rengîn û cewaz nemir dike. Wênekêşê ku bi hezkirineke mezin wênekêşiyê dike, dibêje ew hewl dide hemû rengên jiyanê di wêneyên xwe de nîşan bide. Ramazan İmraxê ku bi salan rojnamevantî jî kiriye, dide zanîn ku wênekêşî di hevîrê wî de heye û xwe wisa pênase dike ku dibêje ew ji bo ku bibe wênekêş hatiye dinê. من قال حش رسمات كرو ولا فوتوغرافات كرو ولا هنا رسم دكشون ولا سيروات كرو وحازار ونحصاد وحفتي ونهيدا من جنب مشوار ماكينة كري والجزيرة ده رسم رانكلي نابين یک مسیبینی رسم رنگلی نگانی مسیبینی مرا بسیار خواه امپرا anlaşmış بین ondan sonra رسم دکشاندم پارکا جزیره و دو برجا بلک ایجا ویه هنیجی رسم رایتکران میدیم زمانی یوش مرا رنگلی نگانی جزیره تدا گودا رسم رنگلی شارژ دبینو ولی کیف و دو تو یعنی جزیره در رنگلی رسم کشاندی از بیم و سواری نزدیک 40 ساله از به işi dikim از هجی dikim. Wênekêşê bi ezmûn niha xaniyê ku zaroktiya wî tê de derbas bûye de ji xwe re atölyeyek amade kiriye û wêneyên ku dikêşe di vê atölyeyê de ji aliyê wî ve tên çarçovekirin. Di demên dawîn de jî êdî hewl dide ku dîmenên Cizîra Botan ên bedew û wêneyên avahî û kesayetên dîrokiyên çand, huner û rewşenbîriyê bi şêwazên cewaz bîne berhev û bide nasîn. İmrax dibêje peywira her welatiyeke ku li dîroka xwe xwedî derbikevin û bidin nasîn. Tu dişi kîj devletet yên ecnebiyo be, yên Orta Doğu bin, yên Orta Asya bin. Hemî devletê dinyayê tu çîn lokantê ve derê ve de hemî rasmê dîroka we lokantê we vana cihê vana. Çira milletê me Cizîre wê Botanê wê milletê Kurda da me jî divê ev tabloyên hene dîrok û me mola xwe bikin, lokantê xwe bikin, îşê xwe bikin, esa vê korî dikim me. به دوست شنو رسم پاریسش من نلازمه رسم باشقه دولت تو یا رسم منظره من نلازمه شما را دیروکو ملازمه رسم سپاهیتایا چیای ما سپاهیتایا شهر ما سپاهیتایا دیروکو ما ملتک تفید دکانه مده بجا پیرک کینم بجا پیرک مانا میر بدرخانن چوبی و گشت به ولی کیف وقت ده بجن هلو حقیقتا جا مولا بدرخانر بابا مولا بدرخانیو نه طریقا فلان داره رسمات نکشاندن ولی کیف وقت نیکو بجم خدا و امریکا زونی افشتانه پس ده بجا و جزیره و گمیه اول شنو کنه زیر اول دفتر واه بخاف چه رسم کیده پیدا که من ازونی ولی کیف وقت ده Ramazan İmraxê ku wênekêşî bûye parçeyek ji jiyana wî niha dixwaze wêneyên xwe yên bijare berhev bike û di avahiyek dîrokiya Cizîra Botan de pêşangehek a wêneyan li dar bixe û bi vê yekê jî berhemên xwe bigihîne hawirek berfirehtir. Mahir Yüksel, Kurdistan 24, Cizîra Botan. ئەوانەی کە کیتۆ ئەکەن ئەوانش کە بەتەمان کیتۆ بکەن جارێ ئەوانەی کە کیتۆکەن ئەمڕۆیان لێ پیرۆز بێت و ئەوانش کە بەتەمان وەرن گوێ بگرن و بزانن بابەتەکە چیە ئەمڕۆ لە ئەمریکا و وڵاتانی ئەوروپی بە ڕۆژی نەتەوەیی بۆ کیتۆ دەست نیشانکرا لە کوردستان زیاتر لە ساڵێکە هاوڵاتیان لە هەرێمی کوردستان بەم جۆرە ڕژێمە خۆراکیە بۆ دابەزانی کێش ئاشنا بوونە و بەشێکی زۆری خەڵک کیتۆکەن بە سەدان هاوڵاتیمان هەیە کە ئێستا بەهۆی خواردنەکانی کیتۆ دایت جیانەوەی کە کێشیان دابەزاندووە لە هەمان کاتیشە لە نەخۆشیەکانی شەکرا پەستانی خوێن و چەند جۆر نەخۆشی دیکەش ڕزگاریان بووە و تەنانەت دەرمانیش بەکار ناهێنن. جا پزیشکێکی تایبەتی خۆراک لەو بڕواایە کە ئەو جۆرە ڕژێمە خۆراکیە نابێ بە چاولێکەریەوە دەست پێ بکرێت و دەڵێت کە ڕەنگە بۆ هەندێک هاوڵاتی کە ئاگاداری باری تەندروستی خۆیان نین مەترسیداریش بێت.
نزیکەی 4 مانگە دوای بەکارهێنانی دەرمان و ئەنسۆلین بۆ نەخۆشی شەکرە با سیستمێکی خۆراکی بە ناوی کیتۆ ڕزگاری تەمەن 55 ساڵ ئاشنا دەبێت. ئەو کات کێشی 104 کیلۆ بووە. لە ڕێگەی ئینتەرنێت کیتۆ دایت دەبینێت. دوای ماوەیەک بڕیارەدا جستەی لەسەر خۆراکەکانی ڕابێنێت. ئێستا هەست بە جستێکی تەندروست دەکات. ڕزگار دەڵێ 20 کیلۆ کێشی دابەزیوە و ماوەی 3 مانگیشە ئەنسۆلین و دەرمان بۆ شەکرە بەکار ناهێنم. کورتگوتەنی بە بەردێ 2 نیشانە دەپێکێ. هەم لاواز بووە هەمیش شەکرەی دابەزیوە. علاج سکەرەکان 500 دەرجە ئەنسۆلین لێدادن. 11 ساڵی سکەریم بۆ حەبم زۆر بەکاردێنە. بەسکە برنج و شتەکەم لەگەڵ دەخوارد علاجەکانی استفادەی نەبووم. ئێستا استفاده بەو بەرنامەی زۆر استفادەم کردووە. کە بۆ بەرنامەی ئەوە دەکات و شەکر تەرنیایە شەکر تەرک دەکەی بەتەواوی کاربۆهیدرات تەرک دەکەی کە ئەوانە تەرک کرد شەکر دادەبەزی لە خوێن نامێنێت. یعنی شەکرێکی زۆر تەبیعی دەرێت کۆنتڕۆل دەبێت. ئێستا زۆر مرتاحترم لەوەی کە پێش کیتۆ. تقریبا لە 1.9 دەکات 4 مانگ تقریبا ئێستا 4 مانگ دەبێت. ئەو 4 مانگە زۆر ساعتم خۆشترە زۆر باشترە. هەتا توش کۆخ پەسوش نەبوومە بۆ سەرمایەش. زیاتر لە ساڵەکەم گەنجە وەک چالەگوانێکی کیتۆدایت هەوڵی ئەوە دەدا کیتۆ بە کللتوری بکات و هاوڵاتیان زیاتر ئاشنا بکە بە جۆرەکانی خواردنی تەندروست و کیتۆ. ئەم گەنجە باسیەوە دەکا گرنگترین خواردنەکان بۆ کیتۆ چەوری حەیوانی و دەبێ ئاگاداری جۆرەکانی خواردن بوون. بەم جۆرەش باسییان دەکات. یەکەمین شتە هەڵبەتە کە دەڵێن چەوریمە بەسمان چەوری حەیوانیە نەوەک چەوری نەباتی. یعنی ئەو چەوریە کە لە زمانی کوردی پێ دەگوترێ بەز و دونگ و هەروەها ڕۆنی زەنگیش با بڵێن ڕۆنەکەرەوەوانە. دوای ئەوە گۆشتە. لە گۆشتیشدا باشترین گۆشتی ئەوە سوورە گۆشتی سووری حیوانی. هەڵبەتە گۆشتی بەرخ باشترە لە بەروی چەورترە بەڵام گۆشتی ئاژەڵی گەورەش دەتوانین بەکاربێنین مەسەن لەگەڵ دوم تێکەڵی بکەین. ئەنجا دوای ئەوە مەسەلەن گۆشتی پەلەوەرەکان دێ مریش کوشتەکان دوای گۆشتی دەریایی مەسەلەن با بڵێن هی ماسی هەلبەتە لە کوردستان بەس ماسی ئەگەرنا بۆ خۆی ڕۆبیان وەختە بووتەوە ئەوکانی کەش دەبێ. ئەنجا دوای ئەوە فیئەی سەوزەواتەکان دێ مەسەن سەوزەواتەکان بەگشتی کاربۆهیدرێتی کەمیان تێدا مەسەن سا لیمۆ میوەیە بەڵام لیمۆ کاربۆهیدرێتی کەم تێدایە. گەرچی جۆری خواردنەکان دەستنیشان کراوە بۆ کیتۆ بەڵام وەک پزیشکێکی تایبەتی بواری خۆراک باسی دەکا هاوڵاتی نابێت بە چاولێکەری بۆ دابەزاندنی کێش ڕووبکاتە خواردنەکانی کیتۆ. بەڵێ چەند کەسانێکمان هەیە نابێت بە هیچ شێوازێک بە هیچ جۆرێک ڕێزیمی کیتۆ بکەن. ئەوانش بریتین لەو کەسانی توش بوون بە پەککەوتنی گورچی لە پەککەوتنی جگەر هەروها ئەوانەی هەوکردنی پەنکریاسیان هەیە یان ئەوانەی هەوکردنی زەرداو یاخود زراویان هەیە هەروها بیرشمان نەچێ ئافرەتی دووجیان یاخود شیردەر بە هیچ جۆرێک نابێت هیچ کیتۆیەک بکات چونکە کیتۆ زۆر جۆری هەیە کیتۆ کلاسیک هەیە کیتۆ گۆڕاو هەیە پالیۆ هەیە زۆر جۆری هەیە. باشترین شت ئەوەیە دەبێت ئەو کەسەکان سەر بەخۆ کیتۆنەکەن لەژێر ڕێنمایی و سەرپەرشتی پزیشکی پسپۆری خۆراکدا بن. کیتۆدایت بە جۆرەکانی خواردنی تایبەت لە سیستمی خۆراکی بۆتە جێگای سەرنجی بەشێکی زۆری هاوڵاتیانی کوردستان. بە جۆری خشتەی تایبەتی کە لەم سیستمە خۆراکی هەیە لە جۆرەکانی خواردن تەنیا چەوریەکان و پرۆتین بەکاردێنێت لاماکاتیش بڕێک کاربۆهیدرات لە کیتۆدایت هەیە کە ئەمانە دەبنە هۆکار بۆ دابەزاندنی خێراکێش و ڕێگیری یان چارەسەری بۆ نەخۆشی شەکرەش. هێرۆ مەولودی کوردستان 24 هەولێر. باش ئەو راپۆرتەمان بینی کە هاوکارمان هێرۆ مەولودی ئامادەی کردبوو کە بە زانیاریمان لەوە وەرگرت بەڵام سەرچاوە سەرەکیەکە دەبێت لە شارەزایەکی خۆراک ئەو پرسیارانە بکەین و ئەو زانیاریانە وەربگرین کە پەیوەستن بە ڕژیمی کیتۆدایتەوە. سەلار سەلام شارەزای خۆراک ئەم بەیانیە لەگەڵمانە بە خێرهاتی سەرچاوان. سەلار خان با یەکەم جار بزانین کە ئەسڵی کیتۆ خۆی چییە؟ ئەو ڕژیمە دایتە چییە کە ئێستا خەڵک فێری بووە؟ زۆر سوپاس. ئەمڕۆ 5 مانگی 1 بە ڕۆژی جیهانی کیتۆ دانراوە. سیستەمی کیتۆ لە سەرەتای سەدەی 20ەوە هەبووە کە وەکو چارەسەر بۆ نەخۆشی سەرە دانراوە پاشان پەرێ پێدراوە لەلایەن پزیشک و پسپۆڕانی خۆراکەوە بەڕێگەیەکی گونجاوێنداناوە بۆ دابەزاندنی کێشی لەش. ئەو سیستەمی ڕجیمە جەخ لەسە دابەزاندنی کێش دەکات لە ڕێگەی سوتاندنی چەوریەوە کە کەسەکە بە شێوەیەکی خێرا کێشی لەشدا دەبەزێنێت لە هەمان کاتدا هەست بە تێریش دەکاتن.
شێوازی کارکردنی ئەم ڕێزیمە چۆنە ڕێژەی کاربۆهیدرێت لە خۆراکدا زۆر کەم دەکرێتەوە لە جیاتی ئەوە ڕێژەی چەوری بەرز دەکرێتەوە لەو حاڵەتە کەسەکە دەچێتە کیتۆسەوە کە ماوەی 2 تاوەکو 4 ڕۆژی پێویستە کاتێک دەچێتە سەر ئەو سیستەمە وەکو سەرچاوی وزە چەوری دەسووتێت کە لە کەسێکی ئاساییدا شەکر وەکو سەرچاوی وزە دەسووتێتن لێرەدا کەسەکە چەورێکی زۆر لە دەست دەداتن دەسوێت و چووکە وەکو سەرچاوی وزە بەکاری دێرێتن کەواتە ئەبێ یەکەم شتیش ئەوانەی کە لی دوورەکەوێتەوە برنج و نان و شەکر هەموو جۆرەکایتر کە ئەڵی شەکر مەبەستە میوەکانیشە لەگەڵی هەموو میوەکان دەی ئەو لەشەی ئێمە زۆر پێویستی بە میوەیە ئەکرێت بە یەکجاری ئاوها سفریکەینەوە لە هەموو جۆرە میوەیەک تەنیا چەند جۆرە میوەیەک هەیە کە چاری بکە ئێوە زیانمان پێ ناگەێنێت خۆی ئەگەر باسی ڕێژەکە بکەین سەتا هەفتەی کۆی وزەمان لە چەوری دەبێت 125 لە پرۆتین 105 لە کاربۆهیدرێتەکە کەمتر لە 50 گرام دەکات بەخۆی لە سیستەمی ڕجیمی کیتۆ ڕێگای بە میوە ناداتن لە بەروەی ڕێژەیەکی زۆری کاربۆهیدرێت تێدایە باشە بەڵام وەکو پسپۆری خۆراک لەگەڵەوە دانینەکە دەڵێن میوە خراپە ئەوە بەڵام لەگەڵ ئەو سیستەمە ڕێگای پێ ناداتن سەبارەت بەوە بۆ دابەزاندنی کێش هیچ کێشێکی وەهاین یەکە بڵێن شەکری زۆر دابەزێنێت باش ئەی ئەو هەفتەی سەرەتا کە دەست پێکا یەکسۆرە بێت چۆن دەست پێ بکات هەموو ئەو شتانە ئاوتکات لە خواردنەکانی برنج و ئەو بابەتانە دەی هەندێک جار هەیە کەسەکە کە سەرەتایەتی ئەڵێن فلاونزای کیتۆی گرتووە ینی جۆرە سەر ئێشەیەک و نەخۆشیە گەگرێڵە هی کیتۆکەی ئاسایی ئەمانە تا چەند دروستە خۆی تاوکو چەند تەندروستە سەرەتا هەندێک نیشانەی لێ بەدە دەکەوێت تووشی سەرێشە دەبێتن یاخود پێدەوترە کیتۆفڵ تووشی سەرێشە و ڕشانەوە زگچون و قەبزی دەبێتن بەڵام ئەوانە نیشانەی لاوەکەین لەوانەیە پاشماوەیەک ئەو نیشانە نەمێنێتن و پێویستە بە شێوەیەکی تەندروست بە شێوەی وەکو خۆی پێڕۆ بکرێتن لێرەدا کە دەبینین کیتۆ دەکرێت ئەوە بۆدیفایدا ئەوە ستاندار کیتۆجینیک دایەت نییە چونکە ئێمە جەخت لەسەوەی دەکەنەوە کە ڕێژەی چەوری زیاد بکرێت بەڵام دەبینین لێرە کە ڕێژەی پرۆتین زیاد دەکەن کەوەش شێوە ڕاستەکەن نییە خۆی دەبیت چەورەکە زیاتر بێتن لەوە باشە تەمەنەکان بێگومانەوانەی کە تووشی زیابوونی کێشی لەش ئەبن لە تەمەنە جیاوازەکانن هەندێ منداڵ هەیە لە تەمەنی 10 ساڵە هە لە 10 ساڵان و 12 سال لە سوۆسیال میدیا ئەیان بینین جوانن ترڤیددیویان لەگەڵ ئەکەنوانە ئەوانە چارەسەریان ئەکرێ بە کیتۆ یان تەمەنەکانم هەر بە گشتی پێ بڵە بێژگە لە مناڵەکان تا چ تەمەنێک بۆی هەیە کیتۆ بکات لە چ تەمەنێک دەست پێکەوە تا چ تەمەنێک خۆی لە بۆ منداڵ و لە بۆ تینەیجەر هەرزەکاران ڕێگە پێدراونیە کیتۆ ئەو لە پاش 18 ساڵی دەتوانن بیکات تا سەر و 50 ساڵیش دەتوانن بیکەن سەر و 50 ساڵی چکە سوودی تەندروستیشی هەیە کیتۆ هەرەوە نیە کە لارە خراپەکان سوودی تەندروست باشە سوودە تەندروستەکانی وەکو بێت لەوەی کە باسم کرد بۆ دابەزاندنی کێش بە شێوەیەکی خێرا کاریگەری هەیە کاریگەری لەسەر چەند نەخۆشیەکێ بۆ نمونە مەترسیەکانی نەخۆشی دڵکەم دەکاتەوە ئەوش لە ڕێگەی چاکردنی ترایگلایسیرایت HDL کۆلیسترۆل لە خوێن دەبێت لەوە نزمبوونەوەی پەستانی خوێن و شتێکی دیکە هەیە ڕێگری دەکات لە نەخۆشی شەکرا و هەروە ئەو کەسانێک کە نەخۆشی شەکریان هەیە کە مدایەتە جێبەجێ دەکەن نیشانەکانی لێون دەکەن نەک بڵێن بنبڕ دەکاتن دەبینە ئەو کەسانێک کە کیتۆ دەکەن نەخۆشی شەکریان هەیە دەڵێن شەکرەمان نەما بەس ئەوە نیە هەر پاشوەی کە دەگەڕێنەوە سەر لایفستایل لایفستایلی پێشویان دەبین کە دووبارە دێتەوە ئەوە نیشانەکان نەک بڵێن بنبڕ بووەتەوە ئەو کەسە کێشی شەکری نەما باش ئەمە لە نەخۆشی شەکرە کە ئەگەڕێتەوە سەر ستایلی جاری جارانی خۆی دەگەر یەکێک کێشی زۆر بێت کیتۆ بکات زۆر جوان کێشی دابەزێ دوای ئەوەی کە واز لە کیتۆ ئەهێنێت ئەگەڕێتەوە سەر هەمان کێشی خۆی بە هەنێک کەسێڵە زیاتر لە کێشی خۆشی زیاترە بێت ئەوەیەکە لە نەخراپەکانی کیتۆدایەت دەبینین کە لە زۆربەی لێکۆڵینەوەکان ئەو کەسانەش بەخۆمان دەبینین کێشیان زۆر زیاد دەکاتەوە کاوەش پێی دەڵێن یۆ ئیفەکت ئەوەیە کە ئەو خاڵێکی گرنگ هەیە لە پزیشکی لە زانستی خۆراکدا کە پێی دەڵێن سێت پوینت سێت پوینت ئەو خاڵەیە کە کێشی لەش تێدا جێگیر دەبێت کەسێک کە ڕجیمێک دەکاتن بە شێوەیەکی خێرا کێشیدا دەڵبەزێنێت ئەو کەسە سێت پوینتی هەر لەسەر کێشی جارانی ماوەتەوەتە زۆر بە ئاسانی دەتوانێت بگەڕێتەوە سەر کێشی جارانی ناتوانێت کۆنتترۆڵیکە
ئەوە یەکێکە لایەنە سلبیەکانیتی کە خێرا دەگەڕێتەوە سەرکێشی سەلارخان لایەنی دیکەی نەرێنی یاخود بڵێن زیانی کیتۆ چییە؟ لایەن نەرێنەکانی دیکە لەلایەنی سایکۆلۆژی کەسەکەیە ئەو کەسە تووشی بێتاقەتدەوی بە تایبەتی لە کۆمەڵگەی خۆمە زۆربەی خواردنەکان زەن بەناوی دەخۆنیان برنج خواردنەکی باوە ئەوانە هەم دەبتە کێشە لە بۆ کەسەکە تووشی قەلەقی دەکات تووشی لەشدابەزێت هێزتیانە بێتگەل بێتاقەت دەبێ ئەوانە هەموو نیشانە لاوەکان باسم کرد بێتگە لەوەش زۆربەی خواردنەکانی کیتۆکەوە دیزاین کراوە بەردەست نییە لێرە لە زۆربەی جێەکان یاخود لایەن ئیکۆنۆمی زۆر گران خواردنەکان تا بە هەموو کەسێک ناتوانێت ئەو سیستەمە پەیڕۆ بکاتە باشە سەلارخان خۆ بەس ئێمە تەنیا کیتۆمان نییە ئێستا میدیتران دایت دایتی زۆر شێوازی دایتی دیکە هەیە بۆچی خەڵک ڕۆکاتە کیتۆ کە بە شەرتە لە دوای لێکۆڵینەکان کە ئەنجام درراوە میدیتران دایت لە هەر هەمووی باشترە بۆ نایکەین ئێمە جیاوازەکە لەوەدایە کە کیتۆ کێش بە شێوەیەکی خێراتە دادەبەزێنێت لەلایەنی تەندروستی دایەتی دیکەمان زۆر هەیە کە سوودیشی زۆر زیاترە لە بۆ تەندروستی بە شێوەیەکی گشتی بۆ نمونە باسکە میدیتێریان دایەتێکێک لە باشترین دایەتەکان بەڵام ئەوەی کە پێویستی بە کاتی زیاترە و هەروە سێت پوینت زۆر باشی دیاری دەکرێت لەم زۆرە دایەتەوە باڵانسدایەتمان هەیە دایەتی دیکە زۆر هەیە کە دەتوانانی پەیڕەوی بکەیت بەڵام بە شێوەیەکی کاتێکی زیاتری پێویستە و کێشیش وهادا دەبەزێت کە بە خێرایی زیاد نکاتەوە باش کاتە ئەتوانین بڵێن ئەوانێتی خۆت کیتۆکەی بابزانم خۆم کیتۆم نەکردی بەڵام زیاتم کردە بەڵانست کردووە بەڵانس بەشێ باس ئەویان چ جۆرێکە ئەویان جەخت لەسەر ئەو کالۆری دەکەینەوە هەموو خواردنەکان زۆربەی خواردنەکان ڕێگە پێدراوە خواردنی تەندروستن لێرەدا کالۆری دەبڕێ خواردنە خراپەکان فاسفودە ئەوانەیە کە ترانسفات ئەوانە دەبڕێت لە باتی ئەوان میوەدادنێت دانەوەڵێ تەواو دادنێ هەموو ژەمەکان لە سێ ژەم و دوو سناک پێکاتووە ئەوەیە کە لەگەڵ لایفستایلی زیاتر دەگونجێت تا لەگەڵ کەلچەر فودی خۆمان ڕێکی بێخین ئەویان زۆر تەندروستتر و ئاسانترە باشە بۆچی کیتۆ لە لای ئێمە ئەو نەبوو بە باوکە ئێستا ئەو دایتانەی دیکەش هەیە کە ئەتوانین زۆربەی خۆراکەکان بخۆیت کە گەڕاشتەوە سەر لایفستایلی جاری جارانی خۆت ناگۆڕێت کێشت زیاناکە بۆچی ئێمە زیاتر ڕۆکەینە کیتۆ ئەوەی وای کردێت کە زۆر باو بێتن ئەوەیە کە ئاسانە لە بۆ نەک ئاسان بە خێرای کێشدا دەبەزێنێت تەنیا ئەوەیە خەڵکی شاوەڕە تەحاملی نیەوێ زۆر زۆر بەزووی و کێشێکی زۆر لەدەستدات لەو لایەنە باشە بەڵام لایەنی دیکەشیە بۆ منە هەموو کەسێک ناتوانێت کیتۆ پەیڕۆکە بۆ ئەو کەسانێک کە کێشەی گورچیلیان هەیە یاخود بەردی زرا و یاخود کێشەی جگەری هەیە ناتوانن پەیڕەوی ئەم جۆرە دایەتە بکەن یاخود بە هەموو تەمونە گونجاو نییە ئەو کەسانی نەخۆشی دڵیان هەیە پێویستە لەژێر چاودەری پسپۆری شارەزا و پزیشکەوە ڕێنوێنی بکرێت زۆر باشە ئەکرێت کیتۆ بکەن بەبێ وەرزشکردن یاخود وەرزشیش ئەبێ لەگەڵ کیتۆ بێیان هەنێک کەس هەر نایشیکە تەنیا بەس پشتە بەسێ بە کیتۆکە دەتوانێت پشت بەتەنێ بە کیتۆ بەستێک کێشەنێ بەڵام ئەگەر وەرزش لەگەڵ بکرێت زۆر باشە خێراتر کێشیدا دەبەزێنێ زۆر باشە سەلار سەلام ئەم بەیانە پسپۆری شارەزا لە بواری خۆراک لەگەڵمان بووی سەبارەت بە کیتۆ قسەمان کرد بۆ هیوایی کە شێوازەکانی دیکەی دایتکردنیش لەناو خەڵکی ئێمە ببێتە فەرهەنگ ئەنجامی بدەن چونکە من بەش بە حاڵی خۆم دەبینم کە زۆر بەتان باستەوەکەن کێشەکە ئەگەڕێتەوە کارێک بکەین کە کێشەکە نەگەڕێتەوە هەرچەند بەشێکی زۆریش سوودێکی باشیان لێ وەرگرتووە بۆ هیوایی کە هەمیشە تەندروست و لەش ساغ من زۆر سپاسەکە بە بەیانی لەگەڵمان سپاس. باش بەڵێ هەر باس لەسەر کیتۆ باسمان کردوانی کە ئەمە ژیانێکی بەو شێوەیان هەڵبژاردووە کە کیتۆکەن بۆ هیوایی کە سوودێکی تەواوی لێوەربگرن و لە ڕووی تەندروستیەوە بتوانن تەندروست بن پێی و ئەوانەی کە نەخۆشی درێژخایانیشیان هەیە وەکو پەستانی خوێن و هەروەها شەکرە ئەوان زیاتر جەخت بخەنە سەر ئەوە کە پەیڕەوی کیتۆ بکەن بۆی کە لەش ساغ بن. باش دەبێت سەر بابەتێکی دیکە کە ژیان لە گەڕەک و ناوچە زیان لێکەوتەکانی لافاوەکەی هەولێر ئاسایی بۆتەوە لە شارەدەی دارەتوو و یەکێک لە خێزانانەی کە تەواوی ماڵەکەیان بەهۆی بارانبارینی بەخڕ و دروستبوونی لافاو لە دەستدا بوو جارێکی دیکە ماڵەکەیان نۆژەن کردوتەوە گەڕاونەتەوە نێو خانووکان شکر بخوا. هاوڵاتیەک باس لە هێزی لافاوەکە ئەکات و ئەڵێ بە خێرایی هات هەر نازانین چۆن ڕوویدا هەموو شتێکی لە خۆی برد بە یەکجاری بەڵام جارێکی دیکە توانیمان
کە ماڵ و خانووەکانمان نۆژن بکەینەوە ئێستا ژیان ئاسایی بۆ تۆرێ. خانوویەکی شارە دیدارەتووی بەرکەوتەی ڕووداوی لافاوی شاری هەولێرە. دوای 18 ڕۆژدا ژێر ئاوکەوتنی جارێکی دیکە نۆژەن کراوەتەوە. خانەوادەکە بە دڵخۆشیەوە باسی گەڕانەوەیان بۆ ژیانێکی ئاسایی و شوێنی خۆیانم بۆ دەکەن. هەرچەندە پاکردنەوەی کاتێکی زۆری ویستوە و ماندووی کردوون. بەڵام ئەمە وای نەکردووە دەستبەرداری ماڵەکەیان بن. نازممنتێک باز لە ئاستی بەرزی لافاوەکە دەکات کە چۆن هەموو شتێکی لەگەڵ خۆی بردووە. بەڕاستی دڵخۆشم کە ئەو ژوورەی وا ئێستا جەنابەت چاپێکەوتن لەگەم دەکەی ئەو ژوورە زیاتر لە 80 سانتین ئاوی تێدا بوو کە ئەو کاتی نەدەتوانی چرکێک لێ دابنیشی. ئێستا زۆر شکرم لە خوای گەورە کە بە سرعات لەنا ئەو غرفەی کە دانیشتیمە کە ئەو غرفەیە کە زیاتر لە مەترێک ئاوی تێدا بوو. تیمەکانی حکوومەت بەڕاستی ئاخر دەرەجە هاوکارمان بوون لەو ئەوەی خاوێنمان کردەوە و زۆر شکر بۆ خوای گەورە کە ئەوڕۆ لەناو ماڵی خۆمانین کە توانیمان بینەوە سەر ئەو عیاری کە پێش عەفدەیمان کە خوای گەورە بەسەری هینان. شکر بۆ خوای گەورە ئێستا ژیان لەناو خانێکی خۆمان دەبینە سەری شکرانی خوای دەوێت. زۆر شکر و کە حکوومەتش هاوکار و پشتیوانمان بوو کە بتوانین خانەکانمان خاینکەینەوە بێتەوە سەر ئەو تایمێک کە پێشتر ژیانمان نادەبردە سەری. شەوی هەفتەی کانونی یەکەمی ساڵی 2021 بەهۆی ئەو ڕووداوە سروشتەی لە هەولێر ڕوویدا، شارەدەی دارەتووشێکێک بوو لەو شوێنانەی زۆرترین ماڵ و خان و وێران بوون و سەدان ئۆتۆمبیلیش زیانیان بەرکەوت بوو. هەرچەندە لە سەرەتای دروستبوونی لافاو دەستگای خێرخوازی بارزانانی و تیمەکانی شارەوانی و بەرگری شارستانی تەندروستی و تیمەکانی دیکە کاریان کرد بۆ یارمەتیدان و ڕزگارکردنی گیانی هاوڵاتیان و پاکردنەوەی ماڵ و گەڕەکەکان. ئاشنامامەند وەکو ئافرەتێک کە شتێک زۆر دڵگرانی کردبوو لە ڕووداوی لافاوەکەدا لە ناوچوونی کەلوپەلەکانی ماڵەکەی بوو. بەڵام دەڵێت سوپاس بۆ خوا کە منداڵەکانم سەلامەتن. شەوی لافاوە کە شەوکی ناخۆش بوو، زۆر کارس ئەوەی ناخۆش بوو، ڕووداوکی زۆر ناخۆش بوو. یەکەم لە مارمان هەم مارەکان هەم شێوان ئاواکی زۆر بەزهات ناو مارمان مارەکەی هەم لێ تێکدان زۆر ناخۆش بوو لە بەمە. من وەکو ئافرەتێک شتێک دڵگران کردم کە کەڵوپەڵی نامارم هەموو ژێر ئاوکەت هەموو لەگە لافاوەکە ڕۆیشت. ئێستاش لە پاش با 10 ڕۆژ کە ماڵەکەمان پاکرد لە پاش تیمی هاوکاری شارەوانی و لەگە خزمان و مارەکەمان پاکردنەوە هاتنە نامارەکەمان لەگە ئەندامی خێزانەکەم کە دڵخۆشن کەمدارەکان هیچیان بەسەر نەهات لە ئێستاشوە لە مارەکە خۆمان دانیشتوین. لە هەولێر بەهۆی لافاوەکەوە 393 خان و 1109 ئۆتۆمبیل و 133 دوکان و 10 کارگە زیانێکی زۆریان بەرکەوت و 793 سەر ئاژەڵیش هون بوون. 12 هاوڵاتش گیانیان نەدەستدا و تەرمی 2 کەسیش تا ئێستا نەدۆزراوەتەوە. شەیمە بایس کوردستان 24 هەولێر. باسی ئەم راپۆرتەی ئێستا کە باسی لێوە بکەم زۆربەی زۆرمان شارەزای ئەم شتە هەین کە شتێکە بە ناوی چاوەزار. لە تورکیا ئەوەی زۆر سەرنج ڕائکێشێ چاوەزارە. بە سەدان دوکانی فرۆشتنی چاوەزار ئەبینی کە لە ناو بازاڕەکان هەیە بە شێوازی جۆرا و جۆر ئەو چاوەزاریان دروست کردووە کە هەڵیان واسیەوە و خەڵک وەکو دیاری ئەیکڕێت کڕیارێکی باشیشی هەیە. بەکارهێنانی چاوەزار لە تورکیا بۆتە بەشێک لە ژیانی هاوڵاتیان. ئەگەر کەمێک سەرنج بدەیت لە هەموو شوێنێک دەتوانی بیبینی. جا لەم راپۆرتە باسیەوەکی. باکارهێنانی چاوەزار لە زۆربەی وڵاتان خەڵکی بەخۆیەوە سەرقال کردووە. لە تورکیاش بە سەدان مۆدێلی چاوەزار دەبینیت کە بە شێوەی جیاواز دروست کراون و خەڵک بەکاری دێنن و باوەڕیشیان وایە دەتوانێت کاریان بۆ بکات. سوات کە خاوەنی ئەم چایخانەیە دەڵێت ئەم دارەم بە چاوەزار ڕازاندووەتەوە چونکە خەڵک حەزی لێ دەکەن و باوەڕیان پێێتی. Ülkemizin genelinde nazar boncuğu gözden, nazardan. Li tevahîya welatê me ji bûk û karê xwe jiyana xwe ji nezerê û ji çawan biparêzin, ev çavezar tên bikaranîn. Lê çiqas rast e, çiqas direve em jî nizanin. Helbet biya min jî ji çawan û nezerê diparêze ev çavezaran e. Helbet eleqeya welatiyan jî ji bo wê yekê zêde ye û tenê wêneyan dikişînin. Ne ji ber baweriyê ji bo ku tenê wêne bikişînin, tên wê derî çimkî dîmenekî xweş ev dere. Tabii ki böyle şeyler anlamsız, mantıksız şeyler. Elbet ev tiştên wiha bêwat hene. Tu tiştekî nîgar û sembolek nikare tekanebûna Xwedê
و باوریا جبو خود تمثیل بکه. تکان راستی خدای یزدانه. تنی خیر جرا بمزنته. افتشتنه تنی ویننه کو علاقه ولاتیان دکیشن و دیمنه کی خوش دده برچاوان. کاتێک لە هاوڵاتیان دەپرسی بەشێکیان ڕەتی دەکەنەوە ئەم شوشەشینە کە دەستکردی خودی مرۆڤە بتوانێت کار لەسەر ژیانیان بکات. بەڵام لە تەواوی بۆنەکاندا لە مەراسمی هاوسەرگیری و لە دایکبوون و خۆشیەکانیاندا یەکەم شت کە دەیبینیت چاوەزارە بە جۆرێک گرێدراوە بە ژیانی هاوڵاتیانی تورکیاوە. Yok inanmıyorum ya. Benim kızım da öyle mesela. Na, ez bawer nakim ji wan tiştan. Mesela ji keça min re jî digotin, çavezarekî li berçîla zarokê xwe bidin ku nezer lê nede. Lê belê ev yek baweriyeke bêbinema ye, ji ber vê çendê jî bi tu awayî bawerî pê nayne. Ji ber ku baweriyeke bêbinema ye û guneh e, ez ji tiştên wiha hez nakem. Belam li Tirkiyê û li her malekê çavezar tên bikar anîn. لە کۆنترین شارستانیەتەکاندا باوەڕیان بە چاوی پیس هەبووە. لە شارستانیەتی میسر و بابل و سومەریەکاندا باوەڕیان وابوو کەسانێک کە زاتی خراپیان هەبووە و حەزیان بە باشی خەڵک نەکردووە لە ڕێگەی هێزی چاویان توانیویانە کاریگەری لەسەر کەسانی دیکە دابنێن و بەڵایان بۆ دروست بکەن. مێژووی کۆنترین چاوەزار دەگەڕێتەوە بۆ 3300 ساڵ پێش زاین کە لە شاری تلبراگ دۆزراوەتەوە. کە یەکێکە لە کۆنترین شارەکانی میزۆبۆتامیا کە دەکەوێتە وڵاتی سووریا. ئەفسانە شامحەمەدی، کوردستان 24 ئانکارا. دەزانین کە رووسیا لە ڕووی ڕووبەرەوە گەورەترین وڵاتی جیهانە. جا ئەو وڵاتە گەورەیە گەر یەکێک بێوێت بە یەک ڕۆژ هەمووی ببینێت چۆن ئەبێت شتیوا مەگەر ئەکرێ بەڵێ. لە مۆزەخانەیەکی یاڕۆسلاڤی رووسیا پرۆژەیەک ئامادە کراوە کە 9 شاری رووسیا و شوێنە مێژوویەکانیان بە شێوازێکی بچووک بەکو مانکێنێک کە بە شێوەیەکی زۆر سەرنجڕاکێش دروستکراوە لەناو ئەو پرۆژەیە هەن. لەناو پرۆژەکە هەموو خان و ئۆتۆمبیل، ترینەکان، هەموو ئەوانە لەسەر ڕووبەری 300 متر دووجا نمایش کراون کە بە شێوەیە دەتوانێت لە یەک ڕۆژاوە گوتم تەواوی ناوچەکانی رووسیا ببینێت. دبک و جیهن دیروکیان روسیه به صدیان به 1000 کیلومتریان جهف دور بن. لیل بر مروفت کاروان جهان همیان دیک روژه ده ببینه. موزخانه گستیل کازیرین یا لباجار یاروسلاول تواهی باجار روسی به جهنوانین دیروکی و بشوازه کی پچوک و لسر روبر 300 متر دوجار درست کریه. و هاجی لیکریه وکا کو جیان لوان باجاران هبه. جهن دیروکی به 87 جاران هاتنه بچوکرن. به وریجی امان جهن دیروکی نیشا خلکی دادن لو موزخانه خوایا گوستیل کازرین لی یاروسلاول. او پروژه بالکش 5000 رونشتوان و بصدانج آواهیان و به هزاران متر جوایرن کهربیل خودگره. لبر مروفت کارا باجارن گفنارن لباکور روشهلات روسیه شی ببینه که خود یه دیروک و چاندکه دگمنن. تیما آگر و مراندن دیگه قادا ناوند یا باجار کستروما و آگر و مینه و وگره او دیگه می چهار خلکانده بگه دما ده بشفجی داری دیگه و روناهین هر جهه بیت کهون 25 ترین و بهتر 6 اتومبیل لسر درێژەهەیە ڕووبەرێ هاتی ئامادەکردن دمەشن وەکە ژیانە ڕۆژانەژی لە ترافیکان و وێستگەهن سۆتەمەنیە ڕادوەستن. دهفتیە جارێکی ئەم تەواهی ئۆتۆمبیلان ددن هەبوو وان پشکنین دیکەن ji بۆ ڕێژەیە بویارên ترافیکê کێم bikin. ئەگەر بویارێک لە جهێکی چێ ببە یان ترێن ji ڕێیا خۆ دەرکەوە و ئۆتۆمبیلێک بکەوە di کورتێکیدا ئەم diçin derdixin. wan kêşeyan çareser dikin. ئەم ئۆتۆمبیلان jî çak dikin. 157 کەس ژێ پیشەیان جودا لەسەر درێژەهەیە 2 ساڵان لەسەر دروستکردنا vê پرۆژەیە جوان کارکردنە. 20 کەس بریا 17 کامیرەیان jî çavdêriya vê پرۆژەیە dikin. ئەوەی کام گۆی زەویەی جوان کردووە جیاوازی کولتور و فەرهەنگەکانێتی بۆ هەر نەتەوە هەر خەڵکی وڵاتێکە دەژین ئەو جیاوازیە ئەو جوانیە پێبەخشیوە. قوتابخانەیەک لە شاری هۆربات لە ئوسترالیا هونەری ژاپۆنی تایکۆ فێری قوتابیەکان یەکات
لە ژاپۆنەوە فەرهەنگێکێنراوە بۆ ئوسترالیا. جگە لەلایەنی مۆسیقیاکەی قوتابیەکان فێری کولتوری جیاواز ڕێزگرتن لە یەکتر و متمانە بوونیان بە یەکتر دروستەکات. تەنانەت متمانیان بە پرۆسەی خوێندن زیاترە بێت تەپڵ لێدانەکەشە بێتە یارمەتی دەرێک بۆ ئارامبوونەوەی دەرونیان. ئەو دەنگانەی لەم پۆلە لە کۆلێجی ڕۆزنی هۆبارت دێنە دەرەوە ئاسایی نین. ئەم خوێندکارانە پرۆڤە دەکەن بۆ لێدانی میوزیکێکی جیاواز بە تەپڵەکەیان. ئەوان خەریکی فێربوونی تەپڵی تایکۆن کە بۆ چەندین سەدەیە بەشێک بووە لە کللتوری ژاپۆنیەکان. ئەم ڕاهێنانە بۆ من ئاسانە چونکە هەوڵ دەدەم کە ڕیتمەکەی بدۆزمەوە بە مەچکەکانم و ئارام ببمەوە. وانەکان بەشێکن لە پرۆگرامی قوتابخانە بە مەبەستی یارمەتیدانی خوێندکارانی خاوەن پێداویستی تایبەت. هەندێک لە قوتابەکان تەنانەت چوون بۆ یابان بۆ خوێندنی ماستەر لە تایکۆدا لە ساڵی 2010. دواتر دەڕۆن بۆ پەیمانگە و قوتابخانە سەرەتاییە ناوخۆیەکان بۆ ئەوەی بەهرە و کارامەی خۆیان بەش بکەن لەگەڵ کەسانی دیکە. هەندێک جار کەمێک ماندوو نیگەران دەبم بۆ ئەوەی ئەم کارە بکەم. بەڵام زۆر باش چونکە جار هەیە ئەوەندە ڕاهێنان دەکەم ئاو دەخۆمەوە تا کەمێک ئارام ببمەوە و هەناسەی قوڵ هەڵمژ. ئەم پرۆگرامە بێهاوتایە هانی قوتابیان دەدات بۆ ئەوەی لە ناوچی ئاسوودەی خۆیان بچنە دەرەوە و وەک تیمێک پێکەوە کار بکەن و کللتوری کەسانی دیکەش فێر ببن. قوتابیمان هەیە دێن بۆ لای منداڵەکان، دێن بۆ لای ئێمە و دەڵێن ئێوە لەسەر ستەیج زۆر سەرنجڕاکێش بوون. متمانەیان بۆ زیاد دەکەن، ئەوەش کارێکی زۆر باشە. دامەزرێنەرانی پرۆگرامەکە هیواخوازن لە ساڵانی داهاتوودا پرۆگرامەکە فراوان بکەن لەگەڵ گەشتی زیاتر بۆ ژاپۆن، بەڵام زیاتر هەوڵ دەدەن ڕاهێنان بکەن و باشتر فێری تەپڵی تایکۆ ببن و لەگەڵ کەسانی دیکەش فێرکاری ئەو میوزیکە بکەن. بینەرانی بەیانی 24 ئەم بەیانیە لەگەڵتان بووم. زۆر سپاستانەکەم کە ئەم بەیانیە لەگەڵ من و لەگەڵ بەیانی 24 ڕۆشتان کردەوە. بۆ هیوای کە پرۆگرام بەدڵی ئێوە بوو بێت. بەخواتان ئەسپەر و ماڵتانەوە.